دم باش بینرین هجا سلاو و ریج جستدین دنگ امریکا لواشنطن پایتخت بخیر هاتنا ودکم دخلک که نو ده جی برنامه هفت رنگ و گره که نو دنا بخچی چاندو هنرا رنگین ده. بینرین هجا ام گره خواه جوانه دست پی بکن به چیروکک بالکش یا شیوکار عبدالله بابت گو 30 سالی ده زندان دولتا ترکیه ده مابو و لور بسایا برنامه هنرمند امریکی باب روز او فیلی شیوکاریه بو. عارف اصلا سردانا بابت کر و خواست گو بشک چیروکاوی به مرپار وکه. عبدالله بابت لزندان ترکیه 3 سالان گرتیما و حسرت خویا بو چیاین ولات خو به خسکرنا سر تابلویان آنی زمان دما او 2 سال 1992 دا به ایدای الیکاریا رخصتن لوانه هاتبو گرتن خواندن و ترکیه ویت نبو لبسای حوالن خو و به طیبه جی بسای شواکار امریکی بوب روز کو هفته جاره که درد که سر اکران تلویزیون دولت TRT فیری خسکرنا وینام بو دما او کتی زندان 18 سالی بو و او سالا بوری ده 48 سالی خدا جه زندان درکت. پیشتی جه زندان درکت هول ده کو اوینا هنرا وینا خیسکرینه بردوان بکه. ظلامه که امریکی درکت باب روز جرد بجد او ذاتن طرزی و امهیم بو زندانه ده راستی جی یه سرم باندور جی گیری او بو هفته روزه که درکت işte نزدیکی 45 دقیقه هجان چون ما تماشا دکر از او حواله که بو لورا اسیم بو بابات دبیجه کو لزندان درفتن فیربونا خیسکرنا وینا انتونیه و جبر و هجمارک زندانی میناوی فیری شواز بابروس کو او تنه وینین خوازه خیزدکه بونه بابات گوت کو بسای خسکرنا وینان گریدان آویا بجیان را خورتر بویه و به وی هنره صبراوی هاتیه. زندان اگر تو خواه تشتکی به مجول نکی یا دا از بجم تا تشتکی ذاتن خوشاته دچن یا دا نوی شیر از بجم رومانه که یا دا اشتر رسمه که اگر نبه راستی جی زندان آیک شامل. بابات به اصل خوش باجارو که قلابانا شرنخیه و کوچی گنده پروار یا سیرته کرنه. گندی وان د سال نوتی دا مینا هزاران گندین کردان بدار زوره هاتنه والا کرن. بابات دبیجه کو او نهج بر اپراسیون لشکری و قدخیان نکاره براحتی بچه گندی خواه. بابات دمی خواه پرانی لناونده چند و هنر یا آریانا وانه در باز دیگه. که از دخوازم daha زیادتری او بکم پیش ده ببم daha پوتر از پیش بخم. زوزان بور کو لناوندا چند و هنر آریان ماموسته و نخیسکرینه یا دبیجه کو میناکا بابات نشان دده کو شرط و مرد چه ببه بلا ببه اگر کسک بخواز دکاره ده هر هنر و کاری دا سرکفتی ببه. میناکه که زندیه کو د آتولیا مده جهد گیره جبوه جی هنی ام پرکی خوشم کو بمرا دخبته و پیش روش هجیدا ام دفکرن کو ام به حوال عبدالله را آتولیان چیکن دما پیش ده اگر از بکارم اگر دلفتی میچه مدگود دلفتی که میچه به ازش آتولیا که بکم تیده درسی بدم ده زیاده تی بشین دو تریجه ازی بیخن نافی بابات دخوازه خود عالی خیسکرنا وینان دا پرتر پیش بخه و بو پروردکرنا زاروکان خو آمده بکه. عارف اصلان دنگ امریکا وان. بینرین هجا لباجار کریفلد لألمانیا 36 هنرمندین کرد عرب و آلمان هاتن با هفدو سمپوزیوم یا سیمین یا هنری لدار خسن. گوش چار طباخ حیا یازده و بردوام کرد. اف چالاکی بسرپرشتیا هنرمند ولید ابراهیم هاته بریوه برن و آلیکاریا وزارتا چاندو هنرا آلمانی.
نها هنرمند ولید بریکا سکایب میوانه میه داگو ام هوربینیه و چالاکی ناز بکن او ام بکیماسیه گوته دچه بونه او سرکفتنا ویجی بوره بار بکن. گلک سپاس هنرمند ولید تبو میوانه برنامه هفت رنگ. زگلکی سپاسیا وقت کم گو افدر فدامه بیم میوانه و گلک سپاس. پیشی پیروز به خباتا و مشوپاند خباتک باش بریو چو جمارک مزن هنرمند هاتون با هفدو از خوازم هنکی تماشاوانی مر هنکی شروع بکه اف یا سیمینه اف کتی گرا خویا سیمین ده اف چیروک چاوا بو و نهاد کیجان آستی دیه اف از بیجم اف سمپوزیوم بله سپاسیاتت کم اف سمپوزیوم اف یا سیمینه اوا منابع کربو آرت کامپ يعني ما هشتبو بوك معسكر يقولوا قرتيبه ما تخص قرتيبه هنرمند بيتر لهفدو بيجي بهفر روني بهفر رازي بهفر بخن ما تخص تقولوا بمنات خص يقولوا حركه الاوتيل اخوبه وهر جي خو وباد وكسي نبي منات خص تقولوا براستي تشتيقوا مدخص هيفيه مش في افو يعني طبعا شيء وشش هنرمندن يعني قيزن وخورتن وعربن وكردن المانن هتخوش دنافر كمان قارب تشكي جهاف فيستين تشكي بدن هفدو دفن ايفاري سميناري ايفاري رودنشتن قارب وانت تشتغلي براسي تشتكي قالكي بالكيش بو قالكي خوش درباز بوجي بله از بیشم دناو وان ده دناو هنرمند داده وقت معانی پیشی معانی زمان گو نتنی کردن عرب و المانجی دناو دنه او بیروکایش کیده هاتی گو یعنی ام بیشن چما تدری فکرج کسی دن نتنی کرداره یعنی تشتکل دوی هبو ام بیشن فکرک دوی نهایی گو توان کسانی بیانی وان بین با هفدو لا منات خواست براستي افات شتي يعني هيفيه مجي جوز كارم بكم ولو ببقى انترناشونال نبس كورتني بن كورتني امبري هبدود بين امبري الهفرود نين بله ام قازين كردي ماجي في دي غير يخببن يعني ام تم ناف خد الوقت سياسات اخو ام ديكن از ناخذ مك سياسات ام بريف هره سياسات ام جي ام ناف كردات تنيت كم نظام ناف عربات بكن ناف المانات بكن ام ناف خد نبسه ناف خد نبسه فيم ناف خلكي دبن ام خلكي بين الخوا ام خلكي فيري چند هنر اخو بكن ام فيري حتى فيري بوليتيكا اخو بكن سياسات اخو بكن كس مناس ناكي ام دبينين دكن ناكن ام خب خونه لذلك متخص ببي انترناشونال وزهيفي مقاوي جورن ابي جبين قاوي بيشيدي ويتشكي قالكي خوش بي انا ديس اثر امثر كارديكن براستي بله دناو و چالاکی دو که زانم گو وزارت چاند و هنر آلمان جی پشگریات دکه چاوا ام بیجن پیوندیات بوار چاوای لسر کی جان عالی ده عالیه ام بیجن آبوری مثلا گو پیدا کرنا جی درفت آلاوی کار عالی تدکن یا جی عالیه لوجستی گو کار برا گهاندنی بلا بکه و کار بدریو کشتر وقت نها آنی زمان گو تتخوازه ویا بکه دریک جبو هنرا انترناشنال یا ناونتوی گو ری بده خلک هفدو ناز بکن دریکا هنری ده براستی پرسه گلکی مزنه و خوش پرساته چند هنرا آلمان وقتی که آلیکاریه دیدن می او نه قدی جی که گلکی فرو مزن باوان هیه او جی چند هنر بخویه گلکی مزنه و گلکی چیکی ویجی هنه شاغی ویجی هنه او جی ایوانن تفده قد يعني خشت قد بن خدمات عمدا بالمقارب بي كار بكن شما خواست جمر بيك اني براستي واجي تشتك جمد خواستن شيء انه ام تشتكي بك جيفان كسي جوجي دور كتن جوالاتي خوا افنابرن ما جوان جو ام نبنابرن ام نبس بنابرن ام رفيانا مجبو ام ابوري رفيانا ام نجولونه ام نبنابرن ام هنرمندن ام تختورن مهندسن ام خلقي قلكي بايبلنا مدهنه بس خلقي قاتل السوري نبس تبيجي بنابرن رفيانا يجي جبو ابوري مابوري نا الواجي براسي درفت قدامه وآلي مدكن وبحمل قوتها خوجي بشمنن بله يعني دراغ هاندني دي ابوري دي جي دي حرشتي براسي خوش زورم سر نقاندنا پجراندنا هنرمندا
لسر چتی آوا کرن تو بخوت هنرمنده و حوالی تب گلک هنرمنده نازکه لسر چ پیوانه کی جبو گو توان کوم بکیا جی هما بیجن بکرمانجی بیجن خالو خارزه یعنی وان بین با هفدو هما هنه هنرمند بکن با هفدو یا بین پیوانک تایبت هی جبو گو آستا هنری دانک و خواره یعنی جمار لسر حسابی جماری جارنا آس داد که گوت جمارک مزن بینم چاوت توان دنقین چاوت کاره ام بیجن تخ يعني بارزوية كي تخ ناف هرتو آليات طبعا خبرات عم اكسبيرينس عم تفرد قال لك هيزبرج اللي دبي ديسا مد بينالي دكار ديكر بينالي الشارقة جير قلت انا في عالم يحرد صار شيء دبو متى دكار ديكر اجيك جوانبو ما خلق بشارتين قال كي ازانم دفان كارات مكرنه بس الفيدري از هنا كيقولوا قال كي خلق الالمانيا ناس ناكم براسيل بيجم از خوشك ناس ناكم ما بشارتين كر ام سيشار كسن ازم ودوي المان اي المان جمر نافي خوتين بس نافي قول جموانتين لبلي ايدين قش لجمنن ازان بكوي هنرمند وكينا هنرمند بس هنا كان دوي مرو بدستي وان بقرو بين مروره نحمد في هنرمند بن ازنا كارك هنري تشيتكم جو به بينالي جهاني از كاركي جو كاركي كردي به پر قاربن گوتنا خو فرض بكن لفان خلقي دين شو يا خو هنرا خو پیش خلقي كن ببينن كرجينه كي مكسكينه هنرا مج اقلك اخرتره براستي يرو كتنه في بازاري دي ام خوازن قوم تشكي قاربن ببين جو كرجينا لا والله ما تنفيدري ام لا تشتكي رونشتيني نعم واجيتي نعم تختوري وانتي دكتوري ايه هنريتي جورناليستي وانتي براستي قالك او جي بي ماركار ديك بله كازورم از برسيش تبكم اما يكسر توك هنرمند تجوجي يعني او خباطه تهيد دواري امبيجن رخصتنا هنريده تشاوديت امبيجن نها نرينا گشتي چه بوگو کارکی باشه قاسه هنرمند هاتن بر هفدول عالیه رخنیو عالیه امبيجن چاوي کی ماسیه لبنره چکی ماسیه هبون و سالاتی و چاوات کاروان کی ماسیانا راک تدي قلنا كي دي بيجي دي بتكار نك شاشيته جي چه نابن وقت مرو كار بك دي شاشتي هبن چقاس شاشتي هبن مرو جي فيده بك مرو كار به جبو جارك دي بو پیش روجي مرو كار جي فيده بك رخنا هنا براستي قال لك هنرمند هنا نجي جو موان دخواست تشتي مد خواست ناول يعني هدي يعني قاف امجي وان نقين اي خرتلتين تبلي هفدبن تش زحمته نكاركي حسان تكارب السيه وشش هنرمند بين باهر حركه جي ماجيكي حركه نارينكي يعني براستي زحمته يعني امجي هدي بي كاردكن وكاربن صارابي جو خرتر بي وبيفانا كذا خلقي خوا بنقين ومخشك بكر بله قال لك سباس يبو آماده بونا تدنا برنامه دي سباس بو خباطاته سرکفتن اشتر و جه حوالی هنرمند توارد خوازم جاوه مویلی به سالات کاچل پیشیامه جارک دن دناف دستیت ده و هنرمند گوورن قال لك سباس محمد مهدي وينجركي كرد جكوية لهرما كردستانية جو بحزاران وينين بالكيشين كسايتو خزايا كردستاني قرتية ونشاني خلقي دكا وكا بيروكا وكا هنرجي جو كاميرا بويا جاوي ديروك وخلقي ويدفري روحي آوتي أو ينرشو سبيانة بوكا بدريجاي نيوسة دديان تركينيت محەممەد زیاتر لە 1 ملیۆن وێنەی کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتی و خەڵکی ئاسایی و گۆشەی جیاوازی کۆی گرتووە. ڕۆژنیە تاوێک بەدەم گوێگرتن لە گۆرانێکی کۆن وێنە ئەرشیفکراوەکان خاوێن نەکاتەوە و پارێزگاری لەمانەوەیان نەکات. جگە لە وێنە کۆنەکان هەرچی ئەو کامێرانەی کە وێنەی پێگرتووە پارێزگاری لێ کردووە تەنانەت هەندێکیان هێشتا توانای کارپێکردنیان ماوە. بە ملیۆن ڕسمم ئێستا ئەرشیف کردووە و ئەوانەی کە لە ساڵەکانی 75 وێنەی ڕەشوسپی بوونە
کە ئەو وێنانە کە ئێستا کە ئەوە لە بەردەست مایە ئەوە شوێنانە هەمووی وێنەی ساڵی 75 تا 1970 ئەمن بە ڕەشسپی بوو و ئەوانە ئێستا تەمەنیان زۆریان لە ژیاندا نەماون. دوای نیوسەدا هەر کەسێک بێوێت یەکێک لەم وێنانی دەست بکەوێتەوە ئەوە بێیەک و دوو مەحەممەد دەتوانێت لە ماوەکی کەمدا وێنەکەی بداتەوە. ئەو بە گرنگە و دەڕوانێتە وێنە ئەرشیفکراوەکان و ئومێد دەکات دوای خۆی نەوەکانی پارێزگاری لێ بکەن چونکە بەوتەی خۆی کامێرا و وێنەکانی خۆش دەوێت. ئێستا لەو ڕۆژانە نەفرێک هات لە هەولێرەوە گوتی وەختی خۆی داک و بابم ڕسمیان گرتیە پێی گوتی مە بڕۆ نەورۆز ئەمە وەختی خۆی ڕسممان گرتیە. دا بۆیە من حەزەکی خۆمە هەتا هەناسەیەکم لە ژیان ما بێ حەزم لێیە کامێرەم هەبێ و وێنە بگرم و خزمەتی ئەو شارە بکەم. ئەو وێنانم زۆر خۆش دەوێت چونکە ئەمانە جارێکی تر پێیان نابێتەوە. دومین شتێک بۆ بە ئارزووی خۆم بووە وەکو ئارزوویەک خۆشەویستی من هاوڕێی من کامێرە بووە لە هەموو شوێنێک چوویمە کامێرەم پێ بووە هەر کاتێک لە ماڵ هاتیمە دەرەوە کامێرەم پێ بووە شەو چوومە ماڵەوە کامێرەم پێ بووە حتا چوون بۆ حەج دائیمەن کامێرەم پێ بووە. وێنە ڕەشوسپەکان لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردووە گیراون بەشێک لە وێنەکان لەلای وێنەگرەکەی کۆیە یادگارێکی لەگەڵ خۆی بەجێهێشتووە. جگەلەوەی دوکانەکەی پڕن لە وێنە ئەرشیفکراوەکان ماڵەکەشی بە هەمان شێوەیە و هەمویانی پاراستووە. دیارجەمال بۆ دەنگی ئەمریکا کۆیە. هەر دووارێ وێنەگەریەدە دمینن و سەردانە هەوڕەمان دکن و دچن پێشنگەها وێنەگەر نازم مانایە گۆ بێ شێوازێکی هونەری وێنەیە خۆزایە هەوڕەمان نیشانی میوان و خەلکی شاری خۆ دکە بمەبەستا دیارکردنا جوانیە سروشتا هەوڕەمانێ برێکا چاوێ کامێراخە. فۆتۆگرافەرێکی ناوچەی هەورامان و لە ناو سنتری ناحی بیارەدا بە فۆتۆکانی جوانی سروشتی هەورامان بەو گەشتیار و هاوڵاتیانە دەناسێنێت کە ڕوویان لە هەورامان کردووە. سێ چوار خەڵاتم بردوێتەوە یەکیان کە سێهەمی فۆتۆی گەشتیاری ساڵ بووە لە ساڵی 2019 لە هەولێر کە دەستەی گەشت و گوزاری هەرێم ڕێکی خست بوو و خاوەنی 7 تا 8 پێشەنگای تایبەتم و ئەم پێشەنگایەشم کە تایبەتە و تایبەتی خودی خۆمە و ئێساژ لە شارۆچکەی بیارە کردومەتەوە و بە 18 تابلۆ بەشدارم. گەشتیاران و بینەرانی پێشەنگاکە لە پاڵ بەسەربردنی کاتێکی خۆشدا و لە هەورامان و خۆیان وتیان چەندین دیمەنی جیاوازی هەورامانیان لە پێشەنگاکەدا بینیوە. بەڕاستی شوێنێکی وەکو بیارە پێویستی بەم ڕێوڕسمەیە نەکرد لە بیارەیە لە کوردستانە کە ئێستا بە دۆخێکی دارایی و دەرونی سەختا تێپەڕێ و چەندین ڕووداوی ناخۆش ڕووی لە زیادبوون کردووە. لەم بارودۆخە ئێمە پێویستمان بەرکەوتنە لەگەڵ چەند دیمەنێکی جواندا ڕەنگە بڕێک جار ئێمە نەتوانین خۆمان پێی بەم دیمەنانە ببین. ڕاستی من لەناو وێنەکانە هونەرم بینی زۆر جار لە وێنەکانە وێنەی ترم بینی ستۆریم بینی هەستم کرد کە لە پشتی هەر وێنەیەکەوە گوتارێکی گەورەی هەم ئینسانسازی هەیە و هەم نەتەوەیی هەیە و هەم کەلتوری و کەڵچەری هەیە. ئەمە گرنگە کە فۆتۆگرافەر لە دنیای جەنجاڵی ئەمڕۆ بتوانێت شتە جوانەکانمان بۆ تەوزیف بکات. نازمانیا زیاتر کارەکانی لەسەر سروشت و جوانیەکانی هەورامانە و دەڵێت دەمەوێت هەمیشە جوانیەکان بەو گەشتیار و هاوڵاتیانە ئاشنا بکەم کە سەردانی هەورامان دەکەن. سروش دەمەوێت لەگەڵ تاک بە تاکی خەڵکە وەکو خوشک و برا دەستیان لێ ملی یەکترا بێت ینی سروشتێک نین جوانیەکانی سروشتێک نین و هەورامانیش بۆیە هەورامانە بەڕاستی ئێمە 4 فەسڵمان هەیە هەر 4 فەسڵی سروشتی ناوازن بۆ گەشتکردن و بۆ دیدن و بۆ هاتن ناوی هەر مەوسیمی بەهار و هاوین نییە. جوانی سروشتی هەورامان و هەڵکەوتی جوگرافیاکەی وای کردووە لە هەر 4 وەرزەی ساڵدا ببێتە جێسەرنجی فۆتۆگرافران و ئەو هاوڵاتیانەی کە سەردانی دەکەن. ئەمەش وای کردووە هەورامان هەمیشە لە چاوی فۆتۆگرافرەکانەوە لە پێشەنگاکاندا وێنەکانی بخێنە ڕوو. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان. تانیا ئەسعەد گەنجێکی کوردە ji bajarê Slêmaniyê li kêleka karê xwe yê rojane weke mîkanîsyan bi hereya xwe ya hunerî pêş ve dibe û xwehînî şêwekariyê dike. Sinor Kerîm xwest got beşek ji çîroka vî hunermendî bi me re par veke. هەنگاو بەرەو کارەکەی هەڵدەگرێت. کارێک
کە ناچاری ژیان وای کردووە خۆی لەگەڵیدا بگونجێنێت. ئەگەرچی ڕنگ بۆ تانیا چێژبینین و ژیانە، بەڵام ڕەنگی ڕەشی ڕۆن و گریسی دوکانی فیتەریەکەی تەنیا دۆخی ناچاریە و دوورە لە خواست و بژاردەی خۆی. تانیا لەلایەک فیتەری و لەلایەکی تر هونەرمەندە، ڕۆژانە چەندین کاتژمێر لەم دوکانەدا کار دەکات. خۆم دەرچووی پەیمانگا بەشی ژمێریاریم، بەڵام ئێستا خەریکە پیشەکەم لا خۆشەویستە بێ لەبەرەوەی کە دانەمەسراوم و منش پێویستم پێیەتی لەگەڵ پێویستبوونەکە خۆشەویستێکم دروست کردووە بۆ خۆم لەگەڵ ئەم کارە بۆی بتوانم لەگەڵ زەحمەتی ژیانە تێپەڕێنم، یعنی نەوەستم لە بەردەم ژیانە. خۆشەویستی تانیا بۆ ژیان و ڕەنگەکان وای کردووە ماندوێتی نەناسێت. دوای کارکردن ڕۆژانە دەچێتە شوێنی وێنە کێشانەکەی و دنیای خەونەکانی خۆی. هونەری خۆسازان لە پێناو گوزەران ڕۆڵی مرۆڤە بەهرەمەندەکان پیشان دەدات بە وێنەی تانیا. ئەو لە ڕێگەی ڕەنگە جیاوازەکانەوە خەریکی ڕەنگکردن و تعبیرکردنە لە جوانیەکانی ژیانی خۆی. ڕەنگ لای منواتە ژیان، کە ژیان کە ڕەنگی نەبوو هێرشی تامیک کوچێکێکی نییە. من لێەوە لە ناو ڕەنگێکی ڕەش و سپیەوە لە ناو ڕەنگێکی ڕەشەوە هێم بۆ ئێرە ژیانی خۆم ڕەنگا و ڕەنگەکەم بەم تابلۆیانە. هیوادارم بتوانم لە داهاتووە کارێک بکەم بەم تابلۆیانە کە بە هەر کەسێ بڵێم گرنگەوەیە کە ئەوەی تۆ ئاواتی بۆ خوازی هەوڵی بۆ بەی نەوەستی. کاکتێنێکێکە لەو گەنجانە کە تموحێکی زۆری هەیە بە تایبەتی لە بواری وێنەکێشانەوە لە کۆمەڵی بواری تریشە، بەسەوەی کە من هەستم پێکردو لە بواری نیگەرکێشانە کە حەزی لە بەکارهێنانی ڕەنگی جۆرە زۆر حەزەکە ئیشەکانی زۆر ملەوەندی ڕەنگی تیابێت و حەزی لە دنیای ئەبستراکتە، ئەو دنیا ئەبستراکتەی کە شەقڵی تیانە کە تعبیرکردنە لە ناوەی خۆت، تعبیرکردنە لەو هەست و جوڵەوە لەو ژینگی کە تۆ تیا ئەژی چۆنی خێتە سەر تابلۆیە. تانیا هەم گەنجێکی خاوەن ئیرادە هەم بەهرەمەندە، بە هیوای گەورەوە بۆ داهاتووی خۆی هەنگاوی هەڵگرتووە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. جمارك جي هنرمندن عراقي جي بصري جو نيغاركيشيا سر ديواران دكن مجبور بونا جو كاري خو بهلن بالشف جبر بيلا گرمايا جو لهرمي چيبويه و او دخازن جو كاري خو بردوام بكن تفي افروشا زور و زحمت بري خو بدن في رابورتي و چيروكا وان ناس بكن هونەرمەندانی سەرشەقام لە عێراق کە لە بەرهەڵستی شەپۆڵەکی گەرمی بەردەوامدان دەستکاری بەرنامەی کارەکانیان کردووە و کەلوپەلەکانیان گۆڕیوە تا خۆیان لەگەڵ پلەبەرزەکانی گەرمی بگونجێنن. درجات الحرارة أثرت على كل مفاصل. لبرزەکانی گەرما کاریگەریان لەسەر هەموو لایەنەکانی ژیان لە بەسڕە هەبووە. ئەوێ بەرزبوونەوەیکی بەرچاوی پلەی گەرمی و ئاستی شێداری بەرزی هەیە. ئەمەش ئێمەی وەک هونەرمەندان ناچار کردووە یان وازە کارکردن بهێنین یان بەدیلێک بۆ ئەو کەرەستانە بدۆزینەوە کە بەکاریان دەهێنین. هەڵبەتە ئەو کەرەستانە بەکاردەهێنین کە توانای بەرگەگرتنی تیشکی توندی خۆر و پلەی گەرمی بەرز و شێداریان هەیە. هونەرمەندان لە بری ئەوەی لە ڕۆژی ڕووناکدا کار بکەن شەوانە دەستیان بە کارکردن کردووە بە بەکارهێنانی کەرەستەی ڕۆناچی زۆر بۆ ئەوەی لە شەودا ڕۆناچی بخەنە سەر کارەکانیان. هونەرمەندێک دەڵێت تشتی ڕاستەوخۆی خۆر و شێ و پلەی گەرمی کە دەگاتە سەروی 50 پلەی سەدی کاریگەری لەسەر کارەکانمان دەبێت و ڕێگری لە پرۆسەی داهێناریشمان دەکات. احنا كفنانين اتينا نختار وقت الليل للرسم. ئێمەی هونەرمەندان بەهۆی بارودۆخی کەش و هەواوە شەوانەمان بۆ نیگارکێشان هەڵبژاردووە. وەک دەزانین پلەی گەرما لە بەسرە زۆر بەرز دەبێتەوە و دەگاتە 53 پلەی سەدی. لە ڕوانگەی تەندروستیەوە بەرگەی ئەو پلە بەرزانەی گەرما ناگرین. ئەمە جگە لە ماندوێتی جەستەیی و دەرونی. هەروەها بەرزبوونەوەی پلەی گەرمی دەبێتە هۆی ئەوەی ئەم مادانە زۆر بە خێرایی وشک ببنەوە. ئێمە شەوانەمان هەڵبژارد بۆ ئەوی بتوانین وێنە بکێشین و داهێنەر بین چونکە تەنانەت بیرۆکەکانمان دەکرێن لە ناو بچن پلەی گەرما زۆر بەرز دەبێتەوە. وشکە ساڵی و ڕشدی پلەکانی گەرما بوونەتە مایی ئەوەی بەشێکی زۆری عێراق لە مانگەکانی هاویندا بە ئاستەم ژیانی تێدا بێت.
بالنسبة للرسم هو مصدر رزقنا كشخص، هذا مصدر رزق. تابلۆ سازکردن سەرچاوەی بژیوی ژیانمانە. خۆم بەم شێوەیە بژیوی ژیانم دابین دەکەم. زۆر داواکاری نیگارکێشانم دواخستەوە چونکە ناتوانم لە ژێر پلەی گەرمی بەرزدا کار بکەم. کە کەش و هەوا سار دەبێتەوە ئەوسا دەتوانم دەست بە کارکردن بکەمەوە. نەتەوەی گرتوەکان دەڵێت عێراق پێنجەم وڵاتی لاوازە لە جیهاندا بەرامبەر بە قەیرانی کەش و هەوا. حیدەر کەریم دەنجی ئەمریکا. Ev raportî di derbarî hunermendê Tunîsî Zuhêr Elbixriye got ji alavên avêtî perçeyên Hesin û paşmayên karxaneya dikare peykerên balkêş biafirîne ka bi hevdûre berê xwe bidin vê raportê. Hunermendê Tunîsî Zuhêr Elbixrî cîhaneka huneriya taybet bi xwe dirêz kiriye. Ku parçên asînê zêde û paşmayên kargehan û alavên pîşesaziyê dikite karên hunerî. Ez parçên paşmayên asînî ji her cihekî kum dikim û karên hunerî jê diriz dikim. Di nav kargehawiya biçûk da li Tunisê ku pire ji asîn û keristên asîngeriyê parçên huneriyên girêdayî bi cîhana wî ve diriz dike. Temaşayê vê hemî parçên asînî bike ku ez dikarim karekî jê diriz dikim gel hindê jî jîngehê jî pîs dike. Ev nizîkî deryayê û li vêrê parçên alumînyumî hene. Li wêrê ew roja xwe dest pê dike û bi dawî tîne û projeyên xwe yên hunerî bi pir bibûyer û çîrokan nav dike û bi destê xwe dikite peykerên hunerî. Ez nîgarkêşiyê destê xwe nakim, ez bi asînî nîgarkêşiyê dikim. Ez hizrên xwe ji wê nawar nagirim, ez çîrokên xelkê dikim peyker. Elbixrî dibêje ew parça û paşmayên asînî digel wan çîrokan dikite rastî ku dibine simbila xweşî û nexweşiyan û hez û nebûnê bi şêwazên cuda. Tevî hevrikiyan tu dikarî armanc û xewnên xwe bi dest vebînî. Tevî dijwariya civakê bila xelk nebine xemate. Ber û vajî hindê hevrikî mirovan diriz dike. Pêşeya Elbixrî yebûye jê derê jiyana wî û ew bihîviye karên wî yên hunerî bala cîhana dervey Tunisê û hejêkerên hunerî bikişîne. Xalid Fetah, Dengê Amerîka. Bînerên hêja em li vir giştin dawiya gera xwe hetanî bernama dinê her şad û bextewar be.